توانیمان پلە یەکەم بەدەست بێن وەک تیپی شەی نیزام دووشیوانی و دەستخۆشی لە تیپی دووەمش دەکەین گرنگ نییە چێ یەکەم دەبێت گرنگ ئەوەیە بەشداریکردنە و لە کۆی سی تیپ توانیمان بگەینە یاری کۆتایی و توانە فیفا توانی ئەو خولە بکاتەوە بە ئەو خولە بکاتەوە کە توانیمان پلەی دووەم بەدەست بێنین دەستخۆشی لە هەموو یاریزانەکانی خۆمان دەکەین لە کۆی سیتی توانیمان پلەی دووەم بەدەست بێنین و دوای چەندەها فەریق کۆی چوار یاریمان بردوێتەوە یاریەکیش تعادل بۆتین ئەم یاریە بەخت یاوەرمان نەبوو توانیمان پلەی دووەم بەدەست بێن ساڵانە چەندین خولی زۆر لەم سنوورە دەکەمەوە ئەم جارە هەستا بووم بەکردنەوەی خولێکی شەش یاریزانی بۆ 32 تیپی سنووری شوان و تەقتەق و کۆی و سێگرکان و کەرکووک کە چەندی تیپ لە سنوورانەوە بەشداریان کردبوو بۆ یەکەم جار ئەم خولە بەخاڵ بوو خۆم بە خۆشحاڵە زانم کە ساڵانە چەندین خولی هاوشێوە دەکەمەوە بە تێمەنێکی بچووکەوە هاوکاری و پاڵپشتی تیپەکانی ئەو سنوورە دەکەم.